بسم الله الرحمن الرحیم. سلام و ڕەحمەتی خواتان لێبێ بینەران و بیسەرانی عزیزی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست پێتان نەگەینەوە. ئازیزان و خۆشەویستان، تەوەرەی ئەم جارەی ئەڵقەی بەرنامەی باس و خواست باسێکە لە چۆنێتی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران کە لە ئێستادا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان مۆڵەتێکی دیکە یاخود ئەو ماوەی درێژ کردووەتەوە کە داینابوو بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران. بۆ ئەو مەبەستا هەروەها گفتوگۆی زیاتر بە میوانداری بەڕێز مەهدی حەمزە یاساناس لە شاری هەولێرەوە گفتوگۆی زیاترەکەین. سڵاوی خواتان لێبێ بەڕێز مەهدی حەمزە، ئەگەر سەرەتا باز لەوە بکەین مستەڵەحی تازەکردنەوەی تۆماری دەنگدەران واتای چییە؟ بەڵێ سەرەتا سڵاو و ڕێزمان هەیە بۆ جەنابەت کاک مەحموود و بۆ بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر سوپاس. بەڵێ پرسیارەکەم دیارە بەر لە ئەنجامدانی هەر هەڵبژاردنێکی گشتی کۆمیسیۆن چ لەسەر ئاستی عێراق چ لەسەر ئاستی هەرێمی بەڵێ بەردەوام بە. تۆمار کە دروست دەکرێتن ئەو تۆمارە زۆر جار بەشێک لەو ناوانە هەڵی تێدەکەوی و یان ناوەکان لە تۆمارەکە چۆن بڵێ جێ ناکرێتەوە و دائیمەن 4 ساڵ کە ئینتیخابات جارێک ئەنجامەدرێ نەوەیەکی تازە یان چەند نەوەیەکی تازە مەشمول لەبن بە هەڵبژاردنە ناویان بە زۆر لە جۆرەکان تێدانی لەو تۆمارە بۆیە ئەوە دەرفەتێکە بۆەوەی ئەو ناوانە هەمووی ئیزافە بکرێ و بەشێک لە هاونیشتیمانیان ماڵیان گواستۆتەوە یان لە شارەکان بۆ شارێکی دیکە گوازراونەتەوە لە ڕێی ئەم دەرفەتە دەتوانن بنکەی دەنگدانیان یان وێزگەی دەنگدانیان بگوازنەوە. ئەوە سەرجەمی ئەو کاروبارانەیە کە لە چوارچێوەی تەحدیثی تەزیری ناخێبین یان تۆماری دەنگدەران ئەنجامەدرێتن کە دەرفەتێکی باشە و هاونیشتیمانی هەیە دەنگدەر هەیە لە دەنگدانی پێشووتر جاری وایە گرفتێک لە ناوەکەی هەیە دەرفەتی نەبووە ئێستا دێ ڕاستی دەکاتەوە. بەڵام خۆشبەختانە ئێستا وەکو چۆن بڵێم میکانیزمەکان وەسائیلەکان ئاسانکاری کراوە بە شێوەی ئۆنلاین ئێستا لە ڕێی ئینتەرنێتیش ئەم کردارە جێبەجێ دەکرێتن. خۆشبەختانە تا 11 نزیکەی 1,600,000 کەس یعنی بە دوای ناوەکانیان گەڕاون. ئەوە نیشانەی ئەوەیە خەڵکێک بەگشتی ڕووی تێکردووە و بە دوای ئەم پرسەدا چووە، بەڵام لەسەر ئاستی سەردانی بنکە فەرعیەکان لەوێ گرفتێک هەیە خەڵک کەم چۆ، بەڵام پێدەچی لە ڕێ ئۆنلاین و لە ڕێ ئینتەرنێت ئەو بابەتە تەعویز کرابێتەوە. بەڵێ ئەو ماوەی کە کۆمیسیۆن درێژی کردوێتەوە تاکەیە و فعلەن پێویستی بە درێژکردنەوە هەبوو؟ بەڵێ خۆی کاک مەحموود ئێمە ئەگەر دیقەت دەین بەهۆی ئەو دۆخەی لە دوای 12/5ەوە لە هەڵبژاردنەکانی 12/5 پەرلەمانی عێراق دروست بوو، نیگەرانێکی خۆ دروست لای هاونیشتیمانیان خەڵک بە زۆر لە جۆرەکان ماندوو بوو بەدەست ئەو دۆخ و قەیرانەی کە دروست کرا ئەو تەزویر و ساختەکاری کە ئیتر دەستی بۆ برا و کە پرۆسەکە پێ ناشرین کرا. ئەمە بەشێک بوو لەوەی کە خەڵک نیگەرانی توش بوو، خەڵک سارد بوو لە هەڵبژاردن. بۆیە ئەو ماوەی درا بەڕاستی ماوەیەکە ئەگەرچی ماوەیەکە باش بوو، بەڵام کە خەڵک بە پێر ئیشەکەیەوە نەچوو بە پێر ئیشەکەیەوە نەچوو ناچار کۆمیسیۆن بۆ 16 مانگ درێژی کردەوە. بۆیە ئەمە پێشبین دەکەین جارێکی دیکەش ئەو مودەیە درێژ بکرێتەوە بە ئامانجی پاکردنەوە و زیاتر ڕێخستنی ئەو تۆمارە ئەگەرچی لەوانەشە درێژ نەکرێتەوە. بۆی هاوڵاتیان چەند پەلە بکەن چەند زووتر بەڕووی ئەو بنکانەدا بچنەوە لە ڕێی ئۆنلاین بە دوای ناوەکانی خۆیان دابچون تاکید بکەنەوە سۆراقی ناوەکانی خۆیان بکەن. ئەوە کارێکی گرنگە و بەڕاستی فرسەتی ئینتیخاب و دەنگدانیان لە کیس ناچێ، چونکە ئێمە نابێ ئەوە لە بیرکەین هەر هاونیشتیمانیەک لە هەموو تەمەنی خۆی ئەو پەڕی 16 بۆ 17,000 ینی دەرفەتی دەنگدانی هەیە و دەنگدان ئەگەر ئەرچیش نەبی مافێکی زۆر پیرۆزە و ئێمە دەزانین وێ ڕای نیگەرانیەکان. بەڵێ
هەندێک جار هەندێک کێشە دروستە بن بەڕێز مەهدی پەنجەمان بەڵێ هەندێک جار کێشە دروست دەبن لەو کێشانە دواکەوتنی نوێکردنەوەی ئەو تۆمارەیە یاخود ئەو هاوڵاتی کە سەردانی ئەو شوێنە ئەکا بۆ نوێکردنەوەی ناوی خۆی توش ینی دووچاری جۆرێک لە دواکەوتن دەبێت تووشی ینی حاڵەتێک دەبێت کە هەموو دەزانین کەش و هەوا مەسەلەن جاری وا هەیە گەرمە جاری وا هەیە نەخۆش دەچێت بۆ نوێکردنەوەی ئەم تۆمارە دووچاری چەندین حاڵەتی ناهەموار ئەبنەوە کۆمسیۆن چ ڕێگەیەکی گرتووەتە بەر یاخود هیچ بەنیاز نییە لە داهاتوودا ئەم ڕێکارە ئاسانتر بک بۆ هاوڵاتیان بۆ نمونە لە ڕێ ئەلکترۆنیەوە بە شێوازێکی بایۆمەتری بۆ نمونە ئەم کارە بکە ئەوەندەی ئێمە چاودێری پرۆسەکەمان کردێ ئاگادار بین کۆمسیۆن ڕۆژانە لە برێنبیانیان سعات 8:30 تا 3:30 ئێوارە بەردەوامە لە ئیشەکە و ئەوانەی کە پاکەوتن بە تەمەنن ئەوانە هاوکاریان دەکرێت چەند کارمەندێکی کۆمسیۆن دەچن سەردانیان دەکەن لەوێ ئیشەکەیان بۆ جێبەجێ دەکەن بەڵام بە فعلی ڕاستە نیگەرمایەکی زۆر توند هەیە لە شارەکانی کوردستان و ئەو بنکە فەرعیانەشی کە تەرخان کراون بۆ نوێکردنەوەی ئەو تۆمارە بەڕاستی وەسائلی فێنکەرەوەی تێدا نیە و بە جۆرەی پێویست نەکراوە چۆن بڵێ ئەو زمینە سازی بکرێتن بۆ دابینکردنی ئامێری فێنکەرەوە و شوێنی گونجاو ئەگەرچی بەگشتی قوتابخانەکان شوێنەکان فران بەڵام ڕاست پێناچی بەڵێ بەڵێ بەڕێز مەهدی لە ئێستادا جۆرەکانی تازەکردنەوەی ئەم تۆمارە چین بۆ نمونە گواستنەوەیە سڕینەوەی ناوی مردووە یاخود ڕاستکردنەوەی تۆماری خانەوادەیە واتە مەسەلەن سەرۆکی عائیلە دەتوانێت بڕوە تۆمارێک نوێ بکاتەوە کە تایبەت بێ بە خانەوادەکەی خۆی یاخود دەبێت هەموو کەسێک سەردانی ئەو شوێنە تایبەتانە بکات دانراون بۆ تۆماری دەنگدران واتە هەموو کەسێک دەبێت سەردان بکە یاخود سەرۆکی عائیلە توانێت بە تەنها خۆی بچێ هەمووی نوێ بکاتەوە خۆی بەگشتی ئەو تۆمارە مەفروزە هەموو ئەوانەی کە تەمەنیان 18 ساڵ و بەرەو سەرووە ناوێن لەو تۆمارە هەبێ یعنی مەرز نییە ینی گرفت لە هەموو ناوەکان هەبێ بەڵام لە بابی احتیاط وا باشە یعنی سەرۆکی خانەوادە بچی سەردان بکاتن یان لە ڕێ ئۆنلاین سۆراغی ناوەکەی خۆی بکە بزانی هەڵە هەیە هەڵە نییە یان ناوی لە کام بنکە لە کام وێزگە ناوی هاتۆتۆ بۆی بۆ ڕۆژی هەڵبژاردن کار ئاسانەی بتوانی بە بەرچاوڕوونیەوە بەرەو ئەو بنکەیە بچی کە ناوی لێ هاتۆتۆ دەتوانێت لەوێ دەنگ بدە چونکە ئێمە دەبێت ئەوە بزانین هەر هاو نیشتیمانیەک هەر دەنگ دەرێک لە هەرێمی کوردستان تەنها لە یەک بنکە و لە یەک وێزگە ناوی هەیە ئەوەی طبعا لە سەرەتای بەرنامەکەش باسمان کرد یعنی تەحدیز یان نوێکردنەوەی تۆماری دەنگدەران چەند شتێک لە خۆ دەگری هەر یەک لە گواستنەوەیە ڕاستکردنەوەیە و ئیزافەیە هەموو ئەوانە لە خۆ دەگری بۆیە ئەگەر سەرۆکی خێزانیان تاکانی خێزان ئەگەر نەتوان بواری ئەوەشیان نەبێت سەردانی بنکە فەرعیەکانی نزیک ماڵ و شوێنی خۆیان بکەن دەکرێت لە ڕێ ئۆنلاین و ئینتەرنێت سۆراغی بکەن ئەگەر ناویان تیانە بوو یان کێشە و هەڵەیەک هەبوو دواتر بچن سەردان بکەن و لەوێ ناوەکەی خۆیان ڕاست بکەنەوە چونکە ئێمە دەبێت ئەوە بزانین لە دوای 16 مانگەوە ئەگەر مودەکە درێژ نەکرێتەوە هاونیشتیمانی ئەگەر گرفتێک لە ناوەکەی هەبی بە دڵنیاییەوە ناتوانی دەنگ بدە باشە ئەو مافە ئەم سیاسیەی دەفەوتێ کاک مەهدی ئەم ئیزافەکردنە چۆنیە یعنی هەر بڵێن بە شێوازێکی هەڕەمەکیە یاخود بەرنامە بۆ داڕێژراوە هەموو کەسێک ناتوانێت هەر لە خۆ بچێت لە کۆمەڵێک شوێن خۆی ئیزافە بکە واتە بە شوێنی محەدەد بە سیستمی محەدەد و بە داخلکردنی ناوی لە کۆمپیوتەر بۆ ئەوەی دووبارە نەبێتەوە ئەم بەرنامەیە بەم شێوەیە بەڕێوە ئەچێ یاخود شێوازێکی هەڕەمەکی هەیە
دیارە دەنگی من درەنگ دەگاتە میوانەکەمان لە شاری هەولێر بۆیە داواکەم لە هاوڕێیانم لە ژووری کۆنتترۆل بەڵێ و کێشەیە ئەگەر بکرێت چارەسەر بکەن بە ڕێزان تەوەری ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی باسوخواز گفتوگۆکردە لەسەر نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بەڕێز کاک مەهدی پرسیاری ئەوەم کرد ئیزافەکردنی ناوێک بە شێوازێکی سیستەماتیک بەڕێوە ئەچێ یاخۆت هەر کەسە و دەتوانێت بچێتە چەند بنکەیەک لەوێ ناوی خۆی ئیزافە بکە و دواتریش حاڵەتی تەزویر و ئەو جۆرەشتانە بێتەکایەوە بڕوە لە هەمان ئەو شوێنانی کە ناوی خۆی ئیزافە کردووە دەنگ بدا ئەمە بەپێی زانیاریەکانی ئێوە داخل بە سیستمێک دەبێ بە شێوازی سیستماتیک بەڕێوە ئەچێ یاخود شێوازێکی هەڕەمەکی هەیە ئەم ئیزافەکردنە نابەدڵنیاییەوە ئەوەندەی چاودێری پرۆسەکەمان کردووە بە شێوەی هەڕەمەچی نیە بە شێوەیەکی منەظەمە و ئەو کەسەی ناوی ئیزافە دەکرێت مەفروزە خۆی حزوری هەبی ئامادەبی و موسەمسەکاتەکانیشی ئەبێ لابێ یعنی بە تایبەتی کارتی نیشتیمانی یان جنسی عێراقی و هەموو ئەوانەی لێ وەردەگیرێ کۆپیەکەی لێ وەردەگیرێ هاوپێچی مەلەفەکەی دەکرێت و دەنێدرێ بۆ دواتر بۆ ئەو مرکز لە هەولێر ئیتر لەوێش داتابیس هەیە و ئەکەیت ناوەکان هەمووی متابقە دەکرێتەوە بۆی پرۆسەکە بە وردی جێبەجێ دەکرێت بەدڵنیاییەوە کەسێک ناتوانێت ینی لە چەند شوێنێک ئەو ناوە تۆمار بکات و بە چەند بارەی جارێکی دەکە ناوی تۆمار بکرێ بۆیە پرۆسەکە بە ڕێکوپێکی بەڕێوە دەچی تا ئێستا ئەوەندەی ئێمە چاودێریمان کردووە. بەڵێ ئایا هەرێمی کوردستان خاوەنی تۆمارێکی سەربەخۆی خۆیەتی یاخود پشتی بەستووە بە تۆماری عێراق؟ ئێمە ئەگەر لەیەتان بی لە کۆمیسیۆن بەرپرسیانی کۆمیسیۆن جەقل لەوە دەکەنەوە کاوە ئەو تۆماری ئەوجارە تۆمارێکی سەربەخۆیە تایبەتە بە هەرێمی کوردستان و لیژنەیەکی باڵای بۆ دروستکرا بوو ماوەیە کە ئیشی لەسەر دەکەن بەپێی ئەو لێدوان و ئەو چۆن بڵێ قسە و باسانی ئەوان لەسەری دەکەن تۆمارێکی باشە و خان کراوەتەوە زۆر تۆمارێکی پاکتر و ڕێکوپێکترە لەوەی بەغداش ئیتر دیارە تایبەتە هەرێمی کوردستان و لە هەزار ئیشی لەسەر دەکرێت و پاک دەکرێتەوە بەڵام بەشداری هاونیشتیمانیان دەنگدەران لە ئیتر لە ڕێ ئۆنلاین چۆن بڵێ سۆراغی ناوەکانی خۆیان بکەنیان لە ڕێی بنکە فەرعیەکان ئەوە زیاتر پرۆسەکە بەرەو پێشەپە زیاتر زەمان دروست دەکاتن بۆی ئەو تۆمارە کەم و کوڕی و گرفتەکانی کەمتر بێتەوە. ئەم تۆمارە بە پشتبەستن بەچی دروست کراوە؟ دیارە بنەمای دامەزراندنی ئەو تۆمارە یان ئامادەکردنی ئەو تۆمارە فۆرمی خۆراکە. بەڵێ بەهۆی ئەوەی لە هەرێمی کوردستان و عێراقیش تا ئێستا ئەو ئیحسا نەکراوە هەموو تەنانەت ئەوەی عێراقیش هەر بنەمایەکەی فۆرمی خۆراکە لە ڕێی وەزارەتی بازرگانیەوە بەڵام ئێمەوەش لە یاد نەکەین سوود وەرگیراوە لە وەزارەتی سەحە و بۆ پاکردنەوەی ناوی مردووان و ئیتر بە گشتی بنەمایەکە فۆرمی خۆراکە بەڵام سوود وەرگیراوە لە دام و دەستگای دیکەش. باش سنووری جوگرافی ئەم تۆمارە کوێیە؟ بۆ نمونە هەڵەبجە وەکو پارێزگا ناسێنراوە یاخود بە هەمان شێوە هەڵەبجە لیکێنراوە بە سلێمانیەوە و دەوروبەری هەولێر بۆ نمونە قەزاکانی سۆران و ئەو قەزانەی تری دەوروپشتی هەر شارە و هەر قەزا و هەر ناحیە و تۆماری تایبەتی خۆی هەیە و فعلەن چاودێری ورد ئەکرێ لەسەر ئەو تۆمارە؟ زۆر ڕاستە. ئێستا ئەمە ئەگەر بەگشتی سیر بکەین هەرێمی کوردستان هەموو یەک بازنەی هەڵبژاردنە دیارە ئێمە یاسای ژمارەیەکی ساڵی 92 هەمارکراومان هەیە هی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و کۆمیسیۆن سیاسایش تایبەت بە خۆشی ژمارە 4 ساڵی 2014 ئیتر ئێمە هەموو هەرێمی کوردستان یەک بازنەیە ئەگەر بەراوردی کەین بە عێراق 18 بازنەی هەبوو بۆ هەڵبژاردن هەرێمی کوردستان هەموو یەک بازنەیە بەڵام
بۆ تەحدیث بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران هەر محافەزەیەک بازنەیەکە واتە ئەگەر کەسێک فۆرمی خۆراکی سلێمانی بی دەتوانین لە چوارچێوەی پارێزگای سلێمانی تەنەقول یعنی گواستنەوەی ناوەکە و ئیشوکارەکانی خۆی جێبەجێ بکاتن بەڵام کەسێک خەڵکی سلێمانی بی فۆرمی خۆراکی سلێمانی بی لە هەولێر دابنیشی ناتوانین ناوەکەی نەقل کە تا فۆرمی خۆراکیشی نەقل نەکات و بەدڵنیاییەوە هەڵابژە وەکو پارێزگا ئەژمار کراوە ئێستا هەرێمی کوردستان 4 بازنەیە بۆ تۆماری دەنگدەران بەڵام 1 بازنەیە بۆ هەڵبژاردن. لەم حاڵەتەیە بۆچی عێراق 18 بازنەیە و هەرێمی کوردستان 4 پارێزگای هەیە بەڵام 1 بازنەیە؟ ئەمە لە ڕووی یاساییەوە ڕێگە پێدراوە و فعلەن ئەو لایەنانە سوودێک لەم بابەتە وەردەگرن کە هەرێمی کوردستانیان کردووە بە 1 بازنە فعلەن کاندیدێک کە کاتێک خۆی کاندیدەکە سوود لە 1 بازنەیی ئەم هەڵبژاردنە وەرەگرێ یاخود وەکو عێراق هەر بازنە و بڵێن هەر پارێزگا و محافەزەی تایبەتی خۆی بازنەی خۆی هەبوایە باشتر نەبوو؟ بەڵێ دیارە لە عێراق بەهۆی ئەوەی عێراق فرە پێک هاتەیە فرە ئاینزایە و ئەوان بۆی نسبەی بەشداری شارێک کاریگەری سەربی نەبی لە شارێکی دیکە و هەر پارێزگایەک ڕێژەی بە پێی چۆن بڵێ ژمارە دانیشتوان و یان بەلایانی کەمیونەرەکانی خۆی بنێرێتە پەرلەمانی عێراقی ئەوە پاساوی ئەوەیە کە ئەوە یاساکەی بۆ شێوە بۆ تەشریع کراوە عێراق کراوەتە 18 چۆن بڵێ بازنەی ئینتیخابی بەڵام هەرێمی کوردستان چونکە زۆرینە هەرە زۆری هەم لە ڕووی ئاینیەوە هەم لە ڕووی نەتەوەیشەوە چۆن بڵێ 1 نەتەوەیە یان 1 ئاینە ئەو زۆرینە هەرە زۆری ئەگەر ناخۆ تورکمان و مەسیحی و کورد و ئاشور و سریان و ئەرمەنیشی تێدایە ئێمە گەردی قەت دەین ژمارەی مەقاعیدی پەرلەمانیش 111 دانەیە 11کەی بۆ کۆتاکانە کە 5 بۆ تورکمان و 5 بۆ کلدان ئاشور مەسیحیەکان و زای دەندانێکی بۆ ئەرمەنە بە کۆتا بۆیان چۆن بڵێ دیاریکراوە بۆیە لە ڕووی یاساییەوە هیچ گرفتێک نییە وەوە دەگەڕێتەوە سەر یاسادانەر و سەر پەرلەمان کە چۆنی پێ باشە و لایەنە سیاسیەکان چۆن تەڕح دەکەن بۆی لە هەرێمی کوردستان تا ئێستا 1 باز نەبووە فعلا ئیزابیاتی هەیە و سلبیاتیشی هەیە لەوانەیە نسبەی بەشداری شارێک ئەگەر چۆن بڵێ زیاتر بی کاریگەری سەربی هەیە بۆ سەر شارێکی دیکە لەوەی کە ئەو شارە زیاتر نوێنەرەکانی خۆی بنێری بۆ پەرلەمان بەڵام تا ئێستا ئەو سیستەمە ڕەچاو کراوە و قسە و دەنگۆی ئەوەش هەیە پێشنیازی ئەوەش هەیە هەرێمی کوردستانیش بکرێ بە هەر محافەزەیە بکرێ بە بازنەیەکی هەڵبژاردن بۆی هەر محافەزەیەک بتوانی نوێنەرەکانی خۆی بنێرتە پەرلەمان و بتوان داکۆچی لەو پارێزگا و لەو سنوورە جوگرافیە بکەن بۆ ئاوەدانکردنەوە زیاتر بەرەو پێشبردننی ئیشوکارەکانی. باش ئەگەر کەسێک نەچێت بەدەم ئەم تازەکردنەوەیە چی ڕوودەدات لە ڕووی یاساییەوە هیچ دەکەوێتە ئەستۆی یاخود هەر دەتوانێت وەکو هەستکردن بە بەرپرسیارەتی و وەک بەڕێستان فەرمووتان کە لە هەموو تەمەنیدا 15-16 جار دەتوانێت ئەم کەسە دەنگ بدا ئەم حەقەی بۆی نەسووتێ فعلەن بەڕووی بەدەم ئەم تازەکردنەوەی بڕوا باشە؟ ئێمە گەر بەگشتی سیر بکەین دەنگدان مافێکی سیاسیە بە پێی دەستوری هەمیشەی عێراق دەستوری ساڵی 2005 عێراق یعنی بەڵێ بەڵێ بەڕێزان لە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی باس و خواست گفتوگۆمان دەکرد لەگەڵ بەڕێز مەهدی حەمزە لە شاری هەولێرەوە لەبەر هۆکاری کێشەی تەکنیکی و ئینتەرنێت دەنگی ناگاتە ئێمە. بەڕێز کاک مەهدی لەسەر هێڵماویت؟ بەڵێ بەڵێ فەرموو. بەڵێ لەسەر هێڵماوین فەرموو فەرموو. بەڵێ ببوورە وەڵامە داوای لێبردن لە بینەرانیش دەکەن یانی ئەگەر بە شێوەیەکی باش دەنگمان نەگا. زۆر باش فەرموو.
ئەوەکو باسمان کرد ینی هەڵبژاردن یان دەنگدان یان بەشداری لە هەڵبژاردن مافێکی سیاسی بە پێی دەستوری هەمیشەی عێراق و ئەوانەشی ناسن سەردان بکەن بۆ نوێکردنەوەی ناوی خۆیان تەنانەت ئەگەر بەشداری هەڵبژاردنیش دەکەن ئەوە هیچیان لەسەر ناکەوێت لە ڕووی یاساییەوە بەڵام ئێمە گردی قەت دەین لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی ویژدانیەوە بەڕاستی پێم وایە هەڵبژاردن ئەرکێکی پیرۆزە و باشە خەڵک بە پیر بابەتەکەەوە بچی و ئێمە بە بەشداری و بە چۆن بڵێ بەشداری چاڵاکانەمان ڕوبەڕووی ئەو بێهیواکردن و ئەو دۆخە خراپە ببینەوە کە دەسەڵات بۆی دروست کردوین و ئێمەوە نابێ ئەوە لایەتکەین ئێمە گەل یان خەڵک ساحێبی نیشتیمان و ساحێبی ئەو وەتەنەیە هەمیشە دەسەڵات کاتێک دەوێت بە ئێمە دروستکان دەوێت خۆی بسەپێنی بە تەسلیم بوون و خۆڕادەستکردنی خەڵک ئەوان زیاتر بەهێز دەبن زیاتر بەردەوام دەبن لەسەر سیستەم زوڵمەکەی خۆیان بۆی وا باشە خەڵک ئیرادەی بەهێز بی و بتوانێت ئەو دەرفەتانە بخۆستەوە بەشداری ئەو پرۆسە گشتیانە بکە بە دڵنیاییەوە ئیرادەی بەهێز و بەردەوام و جددیبوونی خەڵک لەسەر ممارەسەکردنی مافەکانی خۆی ئەوە دوجار لە نقطەیەک خەڵک و گەل دەگەیەنی بە ئامانجی گەورە. بەڵێ مستەڵەحێک هەیە لە کاتی تۆماری دەنگدەران یاخود نوێکردنەوەی ئەم تۆمارە زۆر بەکار هاتووە لە وەکو دەستەواژەیە کە هەمیشە لە کایە سیاسەکان و خەبەرەکان باس کراوە دەنگی سڕکراو ئەم واتایە یاخود ئەم دەستەواژەیە بە واتای چی دێ دەنگی سڕکراو چییە؟ ئەو بەڵێ بەڕێز مەهدی حەمزە یاساناس لە شاری هەولێرەوە پێکەوە گفتوگۆکەین لەسەر چۆنێتی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران کە لە ئێستادا کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان مۆڵەتی داوە بە هاوڵاتیان بۆ نوێکردنەوەی ئەم تۆمارە. بەڵێ کاک مەهدی ئەگەر گوێبیستی منی وڵامی پرسیارەکەم دەیتەوە ئەوم پرسی کە دەستەواژەی دەنگی سڕکراو چییە؟ ئوستاس ئەوەی باز دەکرێت دەنجی سڕکراو دیارە زیاتر ئەوانە دەگرێتەوە کە گومان لە بوونیان دەکرێتن بۆ نمونە ئێمە ئەوانەی پلە تایبەتن فۆرمی خۆراکیان نییە و ئەوانەی لە سەروی 90 ساڵینە کە گومان دەکرێت وفاتیان کردبی بۆیە هەموو ئەوانە دەنجیان سڕکراوە ئەگەر سەردانی بنکە فەرعیەکان دەکەن جارێکی دیکە بە دوای ناوەکانی خۆیان دانەچن ئەو سڕکردن و حەزرەی لەسەر ناوەکانیان لای نەدەن ئەوە لە ڕۆژی دەنگدان مافی دەنگدانیان نابێ. باش وەکو کۆتا پرسیار بەهۆی ئەوەی کە هێڵی ئینتەرنێتەکە لاوازی پێوە دیارەوە دەنگی ئێوە هەندێک جار خراپ ئەگاتە ئێمە ئەگەر بێت و ئەم تۆماری دەنگدەرانە بە شێوازێکی ئەرێنی بەڕێوە چوو و فعلەن ئەوە ویسترا لایەنە سیاسەکان ئەوەی ویستیان بوو چی بە جەماوەر و دەنگدەری کوردستان ئەڵێن لە حاڵەتێکە ئەگەر ئەم تۆمارە سەری گرت و خەڵک بەرەو دەنگدان چوون و دەنگیاندا بەو لایەنانەی کە خۆیان ویستیان لەسەرێتی و خۆیان ئەیانەوێ لایەنە سیاسەکان چی دەڵێن بە هاوڵاتیان بەڕای ئێوە تەمان؟ بەڵێ هیوادارم وەڵامی ئەم پرسیارم بداتەوە و لە ڕێی کەناڵەکانیان بتوانن خەڵکان بدەن بەوەی بتوانن وشار ببنەوە زانیاری پێویستیان دەستکەوێ. ئێستا ئێمە گەردی قەت دەی یعنی کۆمسیۆن هەڵمەتێکی باشی دەست پێ کردیە و مامۆستایانی ئاینی زانانی ئاینی ڕۆڵێکی باشیان هەیە. ئێستا پێویستە کەناڵە جیاوازەکانی ئەو لایەنە سیاسیانەش ئەو فترێ زیاتر گرنگی بۆ پرسە بدەن و زیاتر خەڵک هاندن بۆی بە دوای ئەو تۆمارەدا بچن چونکە ئەوە ئەگەر ئەو لەو تۆمارە گرفتێک دروست بوو یان دەنگدەر ناوی گرفتێکی هەبوو ئەو ڕۆژی بێبەش دەبێت لە دەنگدان چارەسەر ناکرێ و ئێمە لەسەر ئاستی خەڵک و ڕووبکەینە خەڵک و ئەوە شتێنی بەڕاستی ئێمە وەکو چاودێرێکیش ئەگەر تەمەشای ینی وەکو لە بابی هاندان ئەگەر تەمەشای وڵاتانی پێشکەوتوو بکەین بەڕاستی هەمیشە جەماوەر هەمیشە دەنگدەر هەمیشە هاونیشتیمانی لە وێزگە مێژوویەکان لە
ساتە هەستیارەکان حزوری جدیان هەبووە و توانیویانە جێپەنجیان دیاربی لە ئاراستەکردنی سیاست و ینی چۆن بڵێ ئەو ژیانە گشتەیە کە لە ئارادایە چونکە هەمیشە بەساربوونەوەی خەڵک و بە چۆمە تەسلیمبوونی خەڵک بە زوڵم و گەندەڵیان بە ئەو ناعەدالەتەی هەیە دۆخەکە باشتر نابی بۆیە باشترین حاڵەت و باشترین حەل ئەوەیە کە هاو نیشتیمانیان دەنگ دەران بتوانن بەردەوام لەسەر پێی خۆیان بنی ئیرادەیان بەهێزبی و لە پرسە گشتەکان بەشداری بکەن و بەردەوام فشار بکەن خۆیان پێخاوەنی نیشتیمان و دەسەڵات و پرۆسەکە بێ و مەجای ئەوە نەدەن خەڵکێک یعنی چەند بازرگانێک چەند بنەماڵەیەک چەند حیزبێک دەست بەسەر مقدرات و سارەنووسی. بەڵێ بەڕێز مەهدی حەمزە یاساناس لە شاری هەولێرەوە پێکەوە لە بەرنامەی باس و خواسی ئەمڕۆ باسمان لە چۆنێتی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران کرد. سوپاس بۆ بەڕێستان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوون، هەروەها سوپاس بۆ ئێوەی بینەر و بیسەر کە تا ئێستا لەگەڵمان بوون بە ئومێدیەوەی لە ئەڵقەیەکی نوێی باس و خواس بە خزمەتیەوەی خۆشەویست بگەینەوە. سوپاس بۆ مولایەک، خواتان لەگەڵ.